سڵاو بینەرانی خۆشەویست لەم ئەڵلقەیەشدا بەردەوام دەبین لەسەر مەسەلەی کورد لە ئیسلامدا و ئەم ئەڵلقەیە تایبەت دەکەین بە سەردەمی سەلاحەددین ئەیوبی و کاریگەری ئەو فترەیە لەسەر ناساندنی گەلی کورد بە جیهانی ئیسلام بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر مەجید ساڵح. دکتۆر بەخێر بێتەوە. زۆر سپاس. لە ئەڵلقەیەکەمدا بە مختصر مقدمە هاتنە ناو ئیسلاممان باس کرد لەلایەن کوردەوە. ئەمێ لەم ئەڵلقەیەدا باس لە دەوری سەلاحەددین بکەم لە ناساندنی کورد بە دنیای ئیسلام. بەس پێش ئەوە ئەمە یەک پرسیار بکەم ئەگەر بە کورتی وەڵام بێتەوە پێش هاتنی سەلاحەددین کورد هیچ ناوێکی هەبووە لە ناو ئەو حەزارەتە ئیسلامیە وەک دەوڵاتێک وەک کاروباری سیاسی؟ من باسم کرد لە ئەدەبیاتی ئیسلامیە یا ئەدەبیاتی مێژووی ئیسلامیە ئەبینی کورد دایمەن زۆر بە ناشرینی سیر کراوە بۆ ینی شتێکی جوان نییە لە کورد وێنەیەکی جوان نادۆزیتەوە. پێتوانێت ئەرخەتای کورد خۆشی بوو بێ بۆ نەخێر کورد مقاومەی کردووە و شاتۆ ناشرینی کردو دەسەڵاتی ویستێتی ناشرینی مێژووش سەرکەوتوەکان نووسێتەوە بەڵام حقیقەتەکان دوای هەر دەرەکەون. دەوڵەتی عەباسی وردە وردە بەرەو لاوازبوون کاچێت یەکەم دەوڵەتەکان کە دروستە بێتەوە دەوڵەتی کوردین. دەوڵەت تۆچکە بڵێن میرن سکەیان هەیە، پاریان هەیە، ئاڵایان هەیە، خوتبەیان هەیە. سێ من دەتوانم سیان لەوانە باسیکەم. دەوڵەتی مەروانی کە زۆر دەوڵەتێکی مەشهوری کوردیە، دەوڵەتی بڵێن شەدادی، دەوڵەتی حەسنەوی هەیە. ئەمانە زۆر دەوڵەتی گرنگ بوونە کە ئیسلام لاوازە خلافەت نەبوون. خلافەت نەبوونە بەڵام دەوڵەتێک بوونە لۆکاڵی بوون لە کوردستانە بوونە. هەموو مەفهومەکانی دەوڵەت لە ئاڵا لە سکەی پارەی خۆیان هەبووە و لە خوتبەی جومعە کە ئەمە سێ مەفهومی گرنگی ئەو قۆناغەیە بۆ دەوڵەتداری ئەمان هەیان بووە. و مێژونووسان زۆر شتی باش کراوە. مێژونووسانی کورد زۆر کتێبی گرنگیان لەسەر ئەو قۆناغە نووسیوە. بەڵام بە هاتنی تورکەکان بە تایبەتی مەغۆلەکان و بە تایبەتی دوایەوە سەلجوقیەکان کە دێن وردە وردەم دەوڵەتانە یەک لە دوایەک ئەڕوخێن. دیسانەوە کوردستانەکەوێتە ژێردەستی لە جیاتی ئەوەی ژێردەستی عەرەب بێت بەتەنە عەرەب خۆش یەکەوێتە ژێر تەسیراتی کاریگەری سەلجوقی. استیطرادی پێتوانێت عەرەب لە هەموو قەومەکانی تر باشتر بوون. عەرەب بە حکمی دینەکە تۆزێک نەرمونیانتر بوونە دینیانە بووە مەفهومێکیانە بووە جۆرێک لە برایەتی و لە ئاەت و هینانیان جۆرێک لە هین هەبووە لە بینی بەس تورکوانەوە. بەڵام تورکەکان ئەوانەی کە هاتبوون مانە بەشی هەرە زۆری ینی وەسەنی بوون ینی بتپەرست بوون دوای درەنگ ئاشنای بە ئیسلامە بن کە دێن ینی کوردستانی وێرانەکەن و لەگەڵ خۆیانە برسیەتێکی دەبەرێ خۆیان لە وڵات لە برسیەتی هاتوون لەگەڵ خۆیانە وێرانیەکی گەورە بۆ کوردستان هێنن و خەڵکێکی زۆرە کوژن و بەشێکی زۆری کوردستان بە ئازەربایجانیشەوە بە هەمەدانەوە بە حتاکو لێرەوە تاکو هەولێر مووسڵ و ئەوانە تاک دیار بکرۆوانە لەگەڵ خۆیانە داگیرکردن بە قەبیلەش دێن. یعنی وەکو وەی شومە هاتوون وەکو وەی شومەیەکی زۆر خەتەرناک کە خەڵکیانە کوشت و داگیریشیان. زۆر باشە. لەو فترەیەدا سەلاحەددین دەرەکەوێت. لە چەند ئەڵلقەیەکی پێشەوە باسی ژیانی سەلاحەددین و کارەکانیمان کرد. پێم باشە نەچینەوە سەرەوە زۆرتر هەر دەرکەوتنی سەلاحەددین چ دەورێکی هەبوو لە ناساندنی کورد بە دنیای ئیسلام لەو کاتێ. ئێمە بۆی بزانین سەلاحەددین کێیە ینی گرنگە بزانین ئەم بنەماڵە هەموو مێژونووسەکان عەلە ئیطلاق متفقن لە سەلاحەددین بنەماڵەیەکی کوردە بەڵام چۆن بنەماڵەیە من خەڵکان ئەڵێ لە ئەشرافی ئەکرادەوەی کە خوێنی تێکەڵ بە هیچ ملەتێکی تر نەبووە. من ورسکی ئەڵێ ئەمانە نەکەر ئەشرافی ئەکرادن ئەمانە پادشاکانی میدیەکان بوونە کە لە سەردەمی ساسانیەکانە جۆرێک لە ئیستقلالەتیان هەبووە کە ئیسلام دێبنن بە موسڵمان بەڵام پاراستنی خوێنی خۆیانیان پاراستووە بنەماڵەی ئەیوبی شادی باپیرە گەورەی سەلاحەددین کە لە دوین بووە ئازەربایجان ئەو کاتە
ئەرمینیا و ئازەربایجان بەشی هەرە زۆری کورد لەوێ بووە کە سەلجوقیەکان دێن ئەو منتەقانە داگیرەکەن و ئازەریەکان لەوێ نیشتەجێ بوون بنەماڵە ئەیوبی ئەگوازنەوە بۆ بەغدا لە بەغداشەوە دوایەوە دێن لە تکریت شادی باپیرەیان دێن لەوێ ئەبێتە حاکمی تکریت سەلاحەدین لە تکریت لەدایکە بێ دوای هەندێک کێشە و گوری گرفت کە لەگەڵ سوڵتانی ئەوێت بۆی دروستە بێت سەلاحەدین باپیری سەلاحەدین مردووە باوکی سەلاحەدین و مامی ئەگوازنەوە بۆ مووسڵ ئەو شەوەی کە ئەگوازنەوە سەلاحەدین لەدایک زۆر باشە دکتۆر ئەمە زۆر نەچینە ناو بۆی ویستم بۆ بکەم سەلاحەدین لەبەرەوە باوکی مامی و باوکی پیاوەتێکیان کردو بۆ عیمادەدینی زەنگی تورکن کە پیاوەتێکیان کردووە ڕزگاریان کردوون لە مردن ئەچن بۆیە دەسەڵاتێکی زۆرەدا بە مامی سەلاحەدین و باوکی سەلاحەدین لێوە سەلاحەدین بە مناڵی لە ناو بنەماڵەی زەنگیەکانە گەورە ئەبێت دکتۆر من زۆر نامێ باسی فتوحات یعنی سەلاحەدین بکەم لە ڕوخاندنی دەوڵەتی فاتمیش و باسی ئەوە بکەم لەوانێ زۆر کاتمان نەبێت بەڵام زۆر گرنگە کە بزانین سەلاحەدین لەوێ لە ناو ئایلەیەکی تورکە گەورە ئەبێت دوایەوە چۆن خۆی جیا کاتەوە لە تورک ئێستا کورد ئەڵێن کورد بە زۆری کورد شافعیە بەڵام هەموو تورک حەنەفین بۆ جیاکردنەوە سەرکی ئەم هەرچەنە لە بنەماڵەیە لە ناو بنەماڵەیەکی تورکا گەورە بووە بەڵام کە دەرەکەوێت مەزهبی شافعی لە ناو کووردا بەڵاوە کاتۆ بۆ جیاکردنەوەی خۆی لە ملەتەکەی لە تورک ئەمجا کوردەکان ئەو کووردە ئەو سەرکردە کوردانەی کە لە دەوڵەتی شەدادی و مەروانی و حەسنەویە کە تێکشکا بوون و ئەو قاعدە گەورانە هەمویان لە دەوروبەری سەلاحەدینە کاریەکان لە دەوری سەلاحەدینە کۆبنەوە و کاتێک کە مامی ئەچێت بۆ مسر فەتحەکا و لەوێ بێت بە حاکمی مسر دوای سێمان مامی کۆچی دواییەکە شێرکۆ ئەمە چێتش ئەبێتە وەزیری فاتمی دکتۆر تۆ باسی لە پێش بەرنامەکە باسی ئەوەت کرد کە عەرەبەکان باش نەبوون لەگەڵ سەلاحەدین ئەیوبی تەنانەت خیانەتیان لێ کردو ئەمە چۆن بووە خۆی یەک شتێکی زۆر گرنگە جێشەکەی سەلاحەدین لە کێ پێکاتەوە ڕاستیەکەی جێشەکەی سەلاحەدین وەکو مینیرسکی باسیەکاتە لە 8 قائیدی لە 12 قائیدی جێشەکەی سەلاحەدین 8 کورد بووە ناوەکانیشی هێناوە و اعتمادیشی کردووە دەسەر کتێبەکەی ئیبن شەداد بۆ چوونەکەی سەلاحەدین لەشکرێکی کوردی گەورە و لەگەڵ خۆشیە چەند قەبیلەیەکی کوردەبا بۆ مسر تورک ئەکڕێ یعنی تورک یعنی وەکو مرتەزەقە بەکاریان دێنێ هەر کۆیلە وەکو کۆیلەیان کڕێ پیان ئەڵێن مەملوک گۆیەکی لە بازار ڕایکڕیت و بەڵام چییە ئەمە بۆ جەنگاوەر خڵکاوە جیاوازی لەگەڵ کۆیلەی عادیەوە یەک کۆیلە خزمەتکاری ماڵەکانەکە لە زراعەتە خزمەتەکە بەڵام ئەمانە کۆیلەی جەنگاوەرن بەشێکی لەشکرەکەی سەلاحەدین ئەو کۆیلە تورکانە بوونە کە هێنی کرد دوایەوە کە دێت سەلاحەدین دێتەوە مسر تاو فەتحەکە یەمەن فەتحەکە کاتە بەشێک لە دەوڵەتەکەی دیسانەوە گەڕێتەوە بۆ شام دەوڵەتی زەنگیەکان کە کوڕەکانی نورەدینە هەمووی یەک لە دوای یەک شارەکانی حەلەب و مووسڵ و ئەوانەیان لە دەست دەڕکا و دەوڵەتەکەی بەرفراوانەکە ئەمجا پێشەوەی تەنانەت پێشەوەی مووسڵ و حەلەب ڕزگارکە چێت دیاربەکر ڕزگارەکە بۆچی بۆی ئەو عمقە بەشەریە کووردە لەگەڵ خۆیان بێنێتەوە بۆ فتوحاتی تر و بۆ تۆ پێت وایە سەلاحەدین کوردی هێناوەتە ناو حەزارەتەوە مەسەڵەن لە ئەوانە بە زۆرەی لە کورد بە زۆرەی لە دەرەوەی شار بوون یعنی بەلانی کەمە گوندنشین بوون یا بەشێک لە کوردەکانەوە بووە بەڵام شتێکی لە سەردەمی سەلاحەدینە بەشێرە زۆری مێژوو نووسەکانە یەکێ لەوانە کە باسیەکەم فارق سۆمەرە فارق سۆمەر مێژوو نووسێکی تورکی ناسیۆنالیستیشە ئەڵێ سەلاحەدین لە سەردەمی سەلاحەدینە کوردەکان شەعنێکی گەورەیان پەیدا کرد و جنوبی شەرقی تورکیا یا ئەنادۆڵ بەشی هەرە زۆری کوردەکان لە سەردەمی سەلاحەدینە نیشتەجێ بوون لە شارەکانی ئەو قۆناغا و لە حتا شارێکی وەکو ڕۆحا پێش سەلاحەدین دوو ماڵی کوردی لێ نەبوو بەڵام بوو بە پارێزگارێکی یەکێکە لە پارێزگاکانی کوردیانی سەردەمی سەلاحەدین
بەشی هەرە زۆری کوردەکانی جێ کردووە لەوێ عربی ئەمجا ویستم قسە لەسەرەوە بکەم ئەوەی پرسیارێک زۆر گرنگ بوو کە کردت ڕۆڵی عرب چییە؟ هەنی ئەگە بچۆ سەیری لەشکرەکەی سەلاحەدین کە عرب وەکو سەرباز تایە بووە بەڵام وەکو قائد یەک قائد نادۆزیتەوە لەناو ئەوترا حتا یارمەتی سەلیبیەکانیان ناو دژی سەلاحەدین ئەو عەرەبانەی فەڵەستین کە ئێستا شانازی بۆ تۆ بڵێ ئەوانە شیعە بوو بێتنێت چی؟ نا عەرەبی فەڵەستینی بوونە لەژێر دەستی ئەهلی خاچا ژیاون ئەوانە جاسوسیان نەک بەسەر سەلاحەدینە کردو بەڵکو لە یەک شەڕە کە سەلاحەدین تێگەشکە شەڕی ڕاملەی پێڵێ ئەوان لە دواوە دێن بە دوای لەشکرەکەەوە خەڵکە گرن تەسلیمی ئەوانێکە وە بەردەوامیش ئەو لەوانە وکو ڕاو ڕوت بوو بێ پێتوانێ بەرنامە بووە چەندین عشرەتی ئەوێ ئەو لەو قۆناغم ێژ نووسەکان گەڕایەنێتەوە مە قسەی من نییە باسیکەم و سەلاحەدین ڕاستە لە دوو شەڕی زۆر گرنگی سەلاحەدینەیە کە باسی کێنیتر کورد مەفهومی کەلیمەی کورد ناشرینەکەی نەما لە جیهانی ئیسلام و نەک لە جیهانی ئیسلامە لە جیهانی دەرەوەیش ئەوەیە کە سەلاحەدین دەوڵەتەکەی تەمان زۆربەی هەرە زۆری مێژونووسەکان دەولەت الکورد الئەیوبیە ئەنووسن دەولەت الکورد الئەیوبیە 80 ساڵ حکمی کردووە ئەم 80 ساڵە جوانترین نمونەی لە قۆناغی سەلاحەدینە تەقدیم کردو بۆ بەشەریەت کاتێک لە شەڕی حەتینە سەرەکەوێت هەموو مەلیکەکانی ئۆرۆپای ئەسیرن لە بەردەستیانە لە هەمویان خۆشە بێ بە مەرجەکەیتە بڕۆنەوە بۆ ئۆرۆپا نێنەوە ئەمریکی دەرکردووە هەرچی مەسیحی شەرقیە بمێننەوە لێرە هەر مەسیحیەک لە دەرەوە هاتووە لە ئۆرۆپاوە هاتووە بێ بگەڕێتەوە بۆ شوێنی خۆی کاتێک گمارەی قودسیشەدا و قودس ئازادەکە قودس 80 ساڵ تقریبا 90 ساڵ پێش سەلاحەدین مەسیحەکان گرد بوویان یەک تاکە بەشەریان نێشتۆ موسڵمانیان نێشتۆ تۆ لەو شارە هەمویانیان سەر بڕی هەرچی جوولەکەی سەریان بڕی بەڵام کە سەلاحەدین قودس ئازادەکە یەک کەس ناکوژێت هەر هەمویان پارەیان پێدا سواری کەشتیانەکە ئەنێرێتەوە بۆ ئۆرۆپا بۆ بگەڕێن پێشە بێمە سەر مەسەلەی کورد و سەلاحەدین حەزەکەم پرسیارە بکەن بەلامەوە گرنگە ئەوروپیەکان بەتایبەتی فەرەنسەکان زۆر مەدحی کوورد دەکەن هۆکاری ئەمە چی؟ هۆکاری ئەوەیە کە ئەو یەکەم دەوڵەتی شیعەی فاتمی کە ڕووخاند و بە شێوازێکی زۆر نەرمونیانیش ڕووخاند یانی نەهات بە شێوازێکی تند و تیژی ڕووخێن وای لێ کردار خۆیان دەسەڵاتیان تەسلیمی ئەم کرد و ئەو دەوڵەتە بەرفراوانە شیعەی کۆتایی پێناوە خەڵکی مصر و ئەو منتەقانەکە هەمویان شیعە بوون وردە هاتنە سەر مەزهەبی سوننە و مەزهەب گەرایی لە لای سەلاحەدینە ئەوە نەبووە کە متعسب بێت بۆ مەزهەبێکی معەن بەڵکو لە دەوڵەتەکەی سەلاحەدینە لە دەوڵەتەکەی سەلاحەدینە مەسیحی زۆر بە ئازادی ژیاوە بەس خۆی شافعی بووە شافعی بووە بەڵام شافعەیەکی تۆنڕەوی هین نەبووە تەدەیونی زۆر شافعی تەنها بۆ جیاکردنەوەی کورد بووە لە ئەمەی یەکێک لە بۆ چوونەکانە جیاکردنەوەی کورد بووە لە تورک چکە و کاتە تورک زۆر هەملتون باسیەوەکە ئەڵێ عەزەمەتی سەلاحەدین لە یەک شتا دەرەکەوێت کە کووردە دکتۆر هەر بۆی خەڵک کتێبگا بینەر ئەو کاتە مەسەلەی مەزهەبی شافعی و حەنەفی و ئەمانە وەکو ئێستای شیعە و سوننە بوون ئەوە دژی یەکتر بوون زانین چی سەر کە سەلاحەدین 4-5 مەدرسەی کردوتە بەس مەبەستمای بۆیە بۆتە شافعی بۆی لەگەڵ تورکیا جابێتەوە جای کردوتەوە بەڵام چی کردووە ڕێگەزێکی نەتەوەی وەری گردووە بەڵام قەت ناتۆ دژایەتیان کە بیا هینکە لە مەدرسەی کە کردوتەوە سەلاحەدین ژنەکانی ئەیوبیش کە بەشێکە لە کتێبەکەم مەدرسەیان کردوتەوە هەندێک جار مەدرسەکان 3 مەزەبیان تێ خوێنراوە 2 مەزەبی تێ خوێنراوە لە مەزەبە سونیەکان بەڵام سەلاحەدین نەدژی جوولەکە بۆ وەکویسا مەفهومێکی عەرەبی هەیە کە بیدەتەوەی کە زۆر دژی جوولەکە بووە پێچەوانەوە لە سەردەمی سەلاحەدینە جوولەکە توانیان بێنەوە نیشتەجێ ئێستا عەرەب یا موسڵمانان داوەکەن سەلاحەدین بگەڕێرەوە ئەو جوولەکەی بردو بە پێچەوانەوە دکتۆری ئایشێک لە قسەکانەوەی ڕەن سەلاحەدین شیعی بردوێتە جوولەکە فەڵەستی جوولەکەی بردوێتەوە بەڵێ سەلاحەدین جوولەکەکانی بردەوە بۆ فەڵەستین نیشتەجێ زۆر باشە دکتۆرەمە کات ڕاومان هەنێ بەڕاستی ئەمەش ئەو زۆرە کێشە ئەمێ بێمە ئەم سەردەمە ناسیۆنالیزمی کوردی یاک نووسەرانی ناسیۆنالیست لە کووردا چۆن باسی سەلاحەدینیان کردو لە سەرەتاوە
ئێمە بۆ پێی کە زۆربەی هەر زۆری مێژونووسەکان باسیەوەکەن کە سەلاحەدینی ئەیوبی کورد بووە و بەشی زۆری دەوڵەتەکەشی ینی فەرمانڕاوەکانی دەوڵەتەکەی کورد بووە و ئیشیشی زۆر بۆ کورد کردووە کە من لە کتێبەکەم ئایسا مەجال نییە وەکو بەرنامە جەنابەت باسێک من هەمووانم بە تەواتی ڕوون کردوێتەوە. ئەم باگراوەندە کوردبوونەی سەلاحەدین لە سەدەی 19 کە ناسیۆنالیزمی کوردی وردە وردە سەر هەڵەدا ئەبێتە سمبولێکی گەورە بۆەوەی کە کوردەکان بڵێن ئێمە سەلاحەدینمان هەبووە وەک دروستکردنی حکایەتێک نەک حقیقەتێک سمبولێک بۆ خۆیان ئەم دێنن بۆیە بینی لە حاجی قادری کۆیوە تاکو زێوەر تاکو بێکەس تاکو شێغڕەزای تاڵەبانی تاکو زۆربەی هەرزار شاعران بە گۆرانی شاعریشەوە شعری گەورەیان بەسەر سەلاحەدین هاوتووە. سەلاحەدین وەکو ڕەمزێکی نەتەوەی سیر کراوە. بۆچی؟ بۆی بیسەلمێنن کە ئەی گیانی بەشەریەت، ئەی گیانی موسڵمان کە ئێوە ئەتانەوێ من بێبەشکەن لە دەوڵەتداری و من بێبەشکەن فڕەدەنە دەرەوەی مێژوو ڕۆژگارێک من سەلاحەدینم هەبووە کە حکمی دنیای کردووە سەتوەتی هەبووە بەسەر ئەم منتەقا و حکمێکی عادل و نموزەجێکی زۆر جوانیشی پێشکەش کردەوە بە بەشەریەت کە ئەوروپا تا ئێستایش معجبن بەو ڕۆژەی کە قودس ڕزگارێک رێخ پەنجە یەک کەس خوێنی لێ نایێت لە ناو قودسە. ئەمە لە بۆ مەفهومی ئەو کاتە کە سەرکردەیەک شارێک ڕزگارەکە نە ئەنفالی کە نەبی کوژە نەبی بڕێ نەژنی ببانە ئەوەی بکات مەفهومێکی زۆر عەزیم بووە زۆر مەفهومێکی ئینسانیە. بۆیە ئەدەبیاتی ئۆروپی پڕە لە جوان سیرکردنی سەلاحەدینی ئەیوبی. باشە دکتۆر خۆ ئێستا مەسەن تورک بە زۆرانێ سەلاحەدین بکەن تورک 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 زۆر محاولەیان کرد نیانتوانی ئەو بزان مسلسلەکەیشان کە کرد نیانتوانی ئەوە بڵێن کوردبوونەکەی سەلاحەدینیان شاردبووە بەڵام نیانەوت چ نەتەوەیەکە نیانەوت تورکانی باسی وایان ناکرد نیانەوت تورکە نیانێژ ئەوت کووردە بەڵام دڵنیا بوون کە کوردەیتر وەک ڕاستیەکەی هەشتەوە عەرەب لە پەنجاکانەوە محاولەکە سەلاحەدین تعریب بکە بەس لە سەدەی هەشتەوە باسییان کردو بەڵام نیانوتۆ عەرەبە توانە کووردە هەموو مێژونووسانی عەرەب حتاکو سەدەی 20 بیدایەتی 20 تا دەرکەوتنی ناسیۆنالیزمی عەرەبی ناسیۆنالیزمی عەرەبی لە 45 بە قووە دەبێتەوە محاولەی تعریبکردنی سەلاحەدینەکەنەوە وەکو بیکەنە گژی بەحساب قودسی ڕزگار کردەوە بێ ئەمیش بێ قودس ڕزگارکاو نووسەرانی کورد وەک ڕەفیق حیلمی و ئەمانەوە بزانم ئەمین هەموویان کە باسیەکەن فەخریان کردەوە بۆی کە سەلاحەدین کوردە بەس لەگەڵ دەرکەوتنی ناسیۆنالیزمە یا چەپی کوردیە ئەو ناشرینکردنەی زانجی کاتێک کە عەرەب تعریب ئەوێت تعریبی سەلاحەدین بکە وشکە ناسیۆنالیستەکانی کورد یا ڕاستتر بڵێن کاژیک ئەدەبیاتی کاژیک هەوڵە دەن سەلاحەدین دەرکەن لە مێژووی کورد بەحسابیی بۆ کورد نەکردو بەڵام بە مەفهومی ئێستا تۆ ناتوانانی تاریخ بخوێنیتەوە تۆ تاریخ سەلاحەدین بە شێوازی خۆی سەردەمی خۆی کوردایەتی زۆر گەورەی کردووە بە مەفهومی خۆی تۆ شارێکی وەک شارێکی ڕۆحا کە پایتەختی دەوڵەتی خاچپەرستەکان بووە بیکێتە شارێکی کوردی سرف کە مێژونووسەکانەوە ئەمە کوردایەتی نییە دیاربەکر میا فارقین ئەمە کوردایەتی بۆ شێوازەوە بووە کوردەکانی قەبیلە کوردەکانی لە شاخەوە دابەزاندووە لە شارەکانە نیشتەجێ کردو شانی بۆ پەیدا کردوون وای لات بووە لە مێژووی ئیسلامە ئەو کەلیمەی شارە زوریە بچۆ لە دوای سەلاحەدین دەیان عالمی کورد بە فەخرەوە کەلیمەی شارە زوری کە جاران ناشرین بوو کەلیمەی شارە زوری بۆ خۆیان هەڵبژێرن بە دەیان عالمی کورد لە دوای سەلاحەدینەوە بچۆ مێژووی ئیسلام پڕە لە چی لە دوای سەلاحەدین بۆ فلان کەس کوردی فلان کەس کوردیانی عالمی دینی و عالمی بە شێوازەکە هەموو هینەکان کەلیمەی کوردی بوو بە کەلیمەیەکی جێگەی شانازی بۆ کورد ئەوەی کە من لە کتێبەکەم ئەوە ڕوون کردوتەوە ناسیۆنالیزمی کوردی چینێکی هەیە چۆن دەرکەوتووە و کەی دەرکەوتووە و چۆن ئیسفادەیان لە سەلاحەدین کردووە
و ئەدەبیاتی کوردی ڕۆژنامەوانی کوردی پڕە لە شانازی و فەخرکردن بە سەلاحەدینەوە. زۆر باشە مادەما بێ بەڕێزت هەمووکە ئەکادیمی هەمووەکو خەمخۆرێک بۆ ئەم بابەتە ئاگاداری ئەو ساحەی با بڵین پێت وایە ئێستا لە ناو کووردا بەگشتی هیچ مافێک دراوە یان بڵێن ئینسافێک کراوە لەگەڵ سەلاحەدینا بکرێتە ڕەمزێک یاخود بیکەینە با بڵێم ئوستورەیەک بۆ کورد خۆی. هەوڵەکان زۆر لاوازن و ئێستا ئێمە لەگەڵ دەستگای جەمال عیرفانە لە هەوڵێکی بەردەوامین کۆنفرانسێک ببەستین لە مانگی 5 بۆ ئەوەی کۆنفرانسێک لەسەر سەلاحەدینی ئەیوبی و ئەو وەکو سمبلە گەورەیە کە پێویستە ئێمە شانازی پێوە بکەین لە شارستانەتی ئیسلامیە چونکە توێنبی ئەڵە شارستانەتی هیچ قەومەیەک نییە. شارستانەتی ئیسلامی هی قەومی عەرەبی نییە. شارستانەتی ئیسلامی هی عەرەب نییە. ئەڵە کاتێک ئەبێتە شارستانیەت کە میلەتەکانی تر ئەچنە ناویەوە و هەر کەسێک خزمەتی خۆی پێەکە، مۆسیقای کوردی، مۆسیقای فارسی، مۆسیقای بیناسازی والحاصل هەموو شارستانەتی فەلسەفە ئەمانە کە گەدێنە ناو شارستانەتی ئیسلامیەوە هی عەرەب نییە، هی ئەوەندە بەڵام زمانەکەی زمانێکی عەرەبیە. دکتۆر هەر وەک ملاحەزە دوێنێ لە مناقەشەیەکە ئەومان باس کرد مەسەلەن نەک هەر ئەو فەیلسوف و بیرمەند و ئەوانەی تەنانەت ئەوانەی کە ئەسڵە سەلەفەکەشیان دامەزران و غەیر عەرەبن وەکو بوخاری و موسلیم و نەسائی و چێت يعني كرد ابن صلاح شارع زوري لكرد وابن محمد شارع زوري زي اوان زيادة الخليكي فتوحات وجزاوي داقير كنو تعريب وشتانا بونا ملة كاني تر فرصتي كان لمز زمانة عربية دوزيوتو كالتعبير كردني زور باش بو توانيان او بكن بلام اما استا لحمو كاتب زيادة بيسمان بويا كاوسم بولا قوراني خومان نا صلاح الدين اساسا مو برسيارة بكم تاتشرا ديك كرد توانيوتي يا اتواني السود لامينا بك وەربگرێت لەم ڕەمزە نەکە لە کوردستان بەڵکو بۆ عالەمی ئیسلامیش بەگشتی. وڵای پێویستی بە پلانەیە پێویستی بە دەعمی یعنی بیرتان کردۆ کۆنگرەی نێودەوڵەتی چەندین کۆنگرەی نێودەوڵەتی لەسەر سەلاحەدین ضروریە ئەویسە لە بەرنامە دانانێن بۆ ئەو مەبەستە کە نەک بۆ سەلاحەدین بەشکە بۆ ئەو نخبە کوردەی کە توانیویانە لە مێژووی شارستانەتی ئیسلامیان ڕۆڵ و کاریگەریانە باشە ئێمە بیانی گەڕێنەوە بۆ ناو نیشتمانە پرسیارێک بەلامەوە گرنگە. ئاشکردنەوەی کورد لەگەڵ ئیسلاماوە کە ئاشکردنەوەی کوردە لەگەڵ کللتوری خۆیدا پێت وایە ئەمە لە قازانجی ناسیۆنالیزمی کوردە بێ بەعکسەوە. کاکسۆران ئێمە زیاتر لە 1400 ساڵە دەست و پەنجە لەگەڵ ئیسلامە نەرمەکەین و ناومانەوە ئیسلام بۆتە بەشێک لە کللتوری ئێمە و ئیسلام ڕەبت نییە بە عەرەبەوە. ئێمە پێویستمان بە دروستکردنی ئیسلامێکی کوردی هەیە وەک چۆن تورک ئیسلامێکی تورکی هەیە وەک چۆن فارس ئیسلامێکی فارسی هەیە وەک چۆن عەرەب ئیسلامێکی عەرەبی ناتوانین ئاین لەناو خۆمان دەرکەین. ئەسڵەن پێویستمان بەم ئاینەیە چونکە شارستانیەت تۆینبی ئەڵێ شارستانیەتی نەتەوە نییە شارستانیەتی دینە و ئەم دینە ئێمە بین بەشی خۆمانی لێ دەرکەین و بەمە بۆ معنایە نییە مەسائلی تر مەسالی عیبادەت و ئەوانە جیاکەینەوە لە مەفهومی شارستانیەتەکەی ئیسلامی کە ئێستا ناسراوە لەسەر ئاستی دنیا وەک چۆن شارستانیەتی مەسیحی هەیە کۆنفۆشیەسی هەیە هەر شارستانیەکان بەناو دینەکانەوە ناسراون بۆیە ئێمە بەشی خۆمان لە شارستانیەتی ئیسلامی جیاکەینەوە فراوان بین بۆ حەزارەت. ئەسڵ دایمەن ئێمە یەکێک لە کێشەکانمان ئەوە بووە کە داوای بەشی خۆمان لە شارستانیەتی ئیسلامیان نەکردووە. ئێستا کاتی ئەوەیە ڕۆشنبیری ئێمە نوخبەی ئێمە دەوڵەتداری ئێمە ئیش لەسەرەوە بکە بەشی خۆمان لە شارستانیەتی ئیسلامی پێ بدرێتەوە باوەشی بۆ بکەینەوە انطلاقی پێ بکەین. زۆر سپاس بەڕێز دکتۆر. سپاس بۆ توش. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەیەشمان تا ئەڵقەیەکی تر و میوانێکی تر و بابەتێکی تر خواتان لەگەڵ.